لە ماوەی دە ڕۆژدا ئەگەر پارەی کارەبا نەدەن ئەوە کارەبەکەتان دەبڕین. ئەوە ڕێنماییەکی نوێی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەو هاوڵاتیانەی کە ماوەی 6 مانگە بەوەی نەهاتنی موچەی فەرمانبەران و نەبوونی کار و کەسابەت نەیانتوانیوە پارەی کارەبا بدەن. ئەو ڕێنماییە ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە. پارلەمانتارێکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانیش دەڵێت لە کاتی بێموچەیدا ئەوە بڕیارێکی قورسە بەسەر هاوڵاتیانەوە. ئەمە لە هەلومەرجە کابێت کە خەڵک لە وەختی خۆیان موچەکانیان وەرگن، ئەمە لە هەلومەرجە کابێت جێبەجێ بکرێت کە خەڵک گیرفانی گەرم و گیرفانی پڕ ببێ. لە ئێستاە بەڕاستی وەختی جێبەجێکردنی ئەم بڕیارە نییە و تەنانەت چوونە سەرماڵان و لە دەرگادانیان و ئینزارکردنیان بەوەی کە بێ لە ماوەیەکی دیاریکراوە پارە بدەن سوکایەتیکردنەکە بە خەڵکی کوردستانەکرێت لە هەر شوێنێک بکرێ. کورسات نیوز بۆ وەرگرتنی لێدوانی وەزارەتی کارەبا لەسەر ئەو بابەتە چەندین جار پەیوەندی کرد بە لێپرسراوانی ئەو وەزارەتەوە، بەڵام بە بیانووی ئەوەی کە ئەو وەزارەتە ئێستا وتەبێژی نییە هیچ لێپرسراوێک ئامادە نەبوو قسە بکات. بەڕێوەبەری کارەبای هەولێریش دەڵێت ئەگەر هاتووە هاوڵاتیان پارەی کارەبایان نەدا ئەوە فەرمانبەرانی وەزارەت دەتوانن کارەبای ئەو هاوبەشە ببڕن. دوای دە ڕۆژ ئەگەری ئەوەی هەیەکە تیمەکانی بڕینی سەرپێچی کارەبا بگەنە لای هاوبەشی کارەبا و کارەباکەی لۆیان هەیە کارەبای ئەو هاوڵاتیە ببڕن کە قەرزدارە و کری کارەبای نەدایات. بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز لە ئێستادا چەندین وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕی ملیاران دینار قەرزاری وەزارەتی کارەبان، بەڵام ئەو وەزارەتە لە وەرگرتنەوەی ئەو قەرزە زۆرە بێدەنجی هەڵبژاردووە لە بەرامبەردا پەستانێکی زۆری خستۆتە سەر هاوڵاتیانی کوردستان بۆ وەرگرتنی پارەی کارەبا. چەندی ساڵە لە هەرێمی کوردستان سەعاتێک کارەبا هەیە دوان نییە، هاوڵاتی بێدەنگە، بەڵام لە 6 مانگی قەیرانی بێموچەییدا وەزارەتی کارەبا دەڵێتە هاوڵاتیان ئەگەر لە ماوەی 2 ڕۆژدا قەرزی کارەبا نەدەن ئەوە کارەباکەتان دەبڕین. ئەوە وەفای وەزارەتی کارەبا بوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.